ئەو جا هەر وەکو دەزانن بەرنامەی شەیمای تامی سەر ڕێگا بێ چای نابیتن دەبی چای هەر تێدا بیتن چایەکی زۆر خۆشەیە گوتیان چایەکی زۆر خۆشەیە دەمێ بچم چایەکی بخۆم بەخوا چا زۆر خۆشە بە هاوین بە زستان. السلام عليكم باشي كاكا أحوالكم تندرستيكوا والله أمن حزور حيواتم تاع وشان بتاعش زور خوشي يا خالك مثلا سلامة بيا خوا بوش على جوانا كيف فار قرني أري والله زان تخوار نفتح هيانجو إيه ما تخوارنك معني طبعا إيه بس هيك صارنا تساك يو بابا قناعة تابا ساردي خوشنيا كوي أحوالك بخير بس الشام يا خوارنا في تيبزانا طبعا إيه مناني بيانيانا بلى تايبته بناني بيانيان بلى لا ساعة سي بياني ودس بيدك أنت تدوانزين يوريا يا ربي ليش تنصح خوارنا كان نوكاو من هي شوربای نیسک من هەیە سەروپێ من هەیە بۆخۆتان دەکەن سەروپێ بۆ خۆمان دەیکەین تشتیبمان هەیە گۆشتاومان هەیە قیمەمان هەیە هێلکەی کوڵاو هێلکەوڕۆن لەشتان ساغ ئەمانە گەرمەکان بوون شتە ساردەکانیش ماست و قەیماغ و پەنیر و لۆرک و هەنجوین و بەرهەمی سپیایی هەموو نوعێکمان هەیە شتەکانمان هەمووی خۆماڵی و هەمووی سروشتیە بەرهەمی خۆمانی زۆر جوانە خۆشم لەبوو بەسەر چاوان بەسەر چاوان چایەکی خۆشمان بۆ تێکە باشە باوەک میوانەکانمان جوان گەلێک سوپاست دەکەم هەرچەند ئەوە جوان نیمانە بەڵام چایەکی جوان بەچی میوانەکان خواردنەکانمان بەرەو کۆتاییەوە لەکات بانی زۆرگەی هاتبان باشتر بوو خواردنەکان لە سمێنەوە گەلێک زۆر لێرەمە بەس ڕێک نەکەت بێ ماودایە یاخوا بەخێر سەلامەت بێ یاخوا ئەوەیان چ بوو ئەمەیان گۆشتاوە چەلا و گۆشت ئەوە مریشکە مریشکی زیندووە خۆماڵی یعنی بەڵێ زۆر باشە خەڵک زیاتر خواستی لەسەر ئەو خواردنانەیە خەڵک زیاتر لەسەر خواردنە سروشتیەکانە باشە بزانم سبەینان زیاتر بەرەمە سپیاییەکان خۆش نییە لەو خواردنە قورسانە ئێستا بە حکمیەوەی کە جەوەکە تۆزێک گەرمە خەڵک زیاتر ڕوو لە شتە ساردەکان دەکات بەخوای ئەوان خۆشترە بەس کە وردە بەرەو پاییز ڕۆیشتین بەرەو پاییز ڕۆیشتین ئەوجا وردە خەڵک خواست دەکەوێت سەشتی گەرم ئەمەشیان نۆکاوە نۆکاو بە گۆشتی حیوان و بە ئێسکی حیوان حاضر دەکرێت شتێکی زۆر تایبەتە خەڵک خواستی بە زۆری خواستی لەسەر زۆر خۆش هەرسەر کە ئێسکە شتێکی و نۆکاو شتێکی زۆر تایبەتە زۆر تایبەتە هەرە وەڵا ئەدە بە زستانان خاتە ناوی زستانە هەر زۆر خۆشە پێناش و زستانی تایبەترە بەڵێ هەرە وەڵا دەست خۆش بە چایەکی خۆش بخۆم